ئێمە وەک ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراو کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە شێوازێکی هێمنانە و بە چەندین ڕێگەی جۆراوجۆر دەنگی دەرچوانی زانکۆ و پەیمانگەکانمان گەیاندووەتە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان بە لایەنی حکومی و حیزبیەوە. بەڵام وەک کاری هەمیشەیان بێدەنگ بوون لە ئاست ماف و داواکارەکانی سەرجەم چینەکان بە گشتی و چینی دەرچوانی دانەمەزراو بە تایبەتی. وەک ئاشکرایە نادادی و گەندەڵی باڵی بەسەر سەرجەم جونگەکانی دەسەڵاتدا کێشاوە کە بە شێوەیەک کاریگەری ڕاستەوخۆی لەسەر چینی گەنجان بە گشتی و دەرچوانی دانەمەزراو دروست کردووە کە بووەتە هۆی بێئومێدبوونی گەنجان لە خاک و نیشتیمانی خۆیان و هەڵدێن لە پێناو ژیانێکی باش و شایستەتر ڕوبەڕووی مەرگ دەبنەوە لە کاتێکدا دەکرێت لە وڵاتی خۆیان بە تەواوی خەون و ئاواتەکانیان بگەن. ئەگەر بێت و بەشێکی کەم لەم گەندەڵی و فەسادی کە بە تەواوی جونگەکانی دەسەڵاتدا ڕۆچووە بنبڕ بکرێت. بۆیە ئێمە ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراو مۆڵەت یەک هەفتە دەدەینە لایەنی پەیوەندیدار بۆ جێبەجێکردنی سەرجەم داواکاری و بەدیهێنانی ماوەڕەواکانمان لە ئەگەری وەڵام نەدانەوان بە شێوەیەکی جیاوازتر لەسەر جەمشار و شارەکانمان گرتن و خۆپیشاندانی سەرتاسەری ڕادەگەینن و ئۆباڵی هەر ڕووداوێکی نەخوازا و دەخەینە سەر ئەستۆی حکومەت و لایەنی پەیوەندیدار. داواکارەکانمان لە دوو خاڵا چڕ کردوێتەوە. خاڵ یەکەم دابینکردنی بودجەی تایبەت لە پڕۆژە یاسای بودجە بۆ ساڵی 2022 بۆ دامەزاندنی ساڵانەوە نوێ بە شێوەیەکی دادپەروەرانە. خاڵی دووەمان بڕینەوەی دەرماڵەیە بۆ دانەمەزراوانی کە لە کەرتی حکومی و ناحکومی هەلی کاریان بۆ نەڕەخساوە و بە جۆرێک کە 150,000 دینار کەمتر نەبێت تا ئەو کاتی دەرفەتی کاریان بۆ دەڕەخسێت.